ترسێک بێت لە بەشەر وای لێ هاتووە بەیانی حەقی پێ نەکرێ، من لە ترسی تاغوتێک نەوێرم حەق بەیان کەم، تۆ لە ترسی تاغوتێک نەوێری ئەو حەقی کە لەلاتە دەربارەی ئیسلام ڕوونی بکەیتەوە بۆ کەس. ئەگەر ئەم هەموو خەڵکە هەرێکە لە ئاستی خۆیەوە بترسێ بە تەکید دینەکە خۆیە فەوتێ، ئەو واقعەش لە کوردستانە ئێوەی بینن چۆنە. ئەگەر ئەم هەموو مەلایە کەس نەوێرە حەق بڵێ، کەس نەوێرە کوفر و ئیمان لێک جودا کاتەوە، کەس نەوێرە وەلا و بەرا جودا کاتەوە لە یەکتری باسییان بکە، ئێ نەتیجەکەن چی لێ دێ؟ نەتیجەتەن ئەوەیە ئەو حاڵەیەکە بەسەر ئەو میلەتە کوردەیە هاتووە، کابرایکی تاغوتی حەلمانی ملحیدی مرتەدی دوور لە دین، سەرخۆش چەقۆچێش جەلاد عەمیلی ئەموو ئەو هەر ڕۆژەی بە دەستیەکێکەوەیە هاتووە لەو خەڵکە بووە بە شێر، هاتووە بووە بە شوان، بە کەیفی خۆی خەڵک ڕاوەنێ بووە بە سەگی شوانە کرد. ئەمە کەی وای لێ دێ کە ئەم ترسە زاڵێ بە بەسەر ئینسانە، ترسێکی غەریزی طەبیعیە پێویستە بمێنێتەوە لە حەدی خۆیە. ئەگەر ڕسمی بکێشم ترسی خوای پەروەردگار بە چوارچێوەیەکی گەورە ڕسمکەین، ترسی بەشەریش یا ترسە غەریزیەکەش بە مرەبعێکی بچکۆلە. ترسە مرەبعەکە ئەمەی ناو بچکۆلەکە کە ئیجازە دراوە، ئەگەر گەورەتر بوو دێتە ناو ئەم مرەبعە گەورەیەوە لە مافی خوای گەورە خوا. تۆ عەبدی خوای پەروەردگاری، تۆ مەفروزە لەو بترسی، قەدەر هەموو شتێکی بەدەست ئەوە، توانا بەدەست ئەوە، ئیرادەکان بەدەست ئەون، هەموو شتەکانەوە بڕیاریان لەسەردا. تۆ خۆڕسقت لە سجن نەبێ کەس نادواتە سجن بیخۆی. کەوا بوو بۆچی ئەوەندە ئەترسی؟